یادی 11 سپتەمبەری ئەم ساڵ بۆ ملیۆنان موسڵمانی ئەمریکایی جیاوازترا. شارەوانی شاری نیویۆرک نوێژ و بانگدانی موسڵمانانی ڕاگەیاند و بانگدانەکەش لە ڕێی بڵنگۆکانەوە دەبێت. جا ئەم بڕیارە وەک ئاماژەی پێکرێت گرنگە و مێژوویشە. لەو ڕووداوە ئەبینین جارێکی تر ئەمریکا گۆڕانکاریەک لە ڕوویای خۆیان بەرامبەر بە دەرەوەی خۆی دروستە بێتەوە کە ئەبینین لە نزیکترینیان ئاگەڕانەوەی ئەمریکا لە ئەفغانستان بە جۆرێک کار لەسەرم چەمکانەیەکە کە ئاوەژویان نکاتەوە بۆ دیوێکی تر و ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان مسلمانان و غیرە مسلمانان لە وڵاتە بە جۆرێک کە ئێستا هەمومانە بینین لە شارێکی گەورەی وەکو نیویۆرکە کە ساڵێک لە ساڵەکان لە ڕۆژێک لە ڕۆژەکان ئەم کارەساتە گەورە لەوێ ڕووەدا لە ئێستا جارێکتر مسلمانان پەیوەندیەکانن بۆ شێوە ئاساییە بێتەوە کە ئێنەوە سەر شەقامەکان و نوێژی بە جەماعەتە کرێ و بانگە درێ وەم پەیوەندیانە تا ڕادەیەک ئاساییە بێتەوە. بەشێکی زۆری ئەم ئاسایی بوونەوەی پەیوەندیانە پەیوەندی بە تێگەیشتنی خەڵکێ لە دوای دوو دەیە لە ممارەسەکردنی سیاسەتی ڕق و کینە بەرامبەر بە خەڵکی دەرەوەی ئەمریکا یا خەڵکانێک کە لە وڵاتانی ئیسلامیان بە شێوەیەکی گشتی 11 سپتەمبەر هێرشێکی تیرۆریستی دەستوردیاری گروپە ئیسلامیە توونڕەوەکان بوو بۆ خەڵکی ئەمریکا وە خەسڵەتی ئەو گروپە مرۆڤکوژانەش کارە تیرۆریستیەکانیان یەک ئامانجە کوشتنی مرۆڤەکان بەبێ جیاوازی. بەڵام ڕوونە ئەو جەنگەی بە مرۆڤایەتیان فرۆشت ئاکامەکەی بەکوێ گەیشت. إنه ما في دين بدعو للقتل بالطريقة هاي يعني مستحيل. هیچ ئاینێک ڕێگەی نەداوە کوشتن و بڕین بەو چەشنە بە تایبەتی ئاینی ئیسلام. ئاینەکە بە ئامانج کرابوو لەلایەن کۆمەڵێکی بچووک کە تێگەیشتنیان لە ئاینەکە بە شێوەیەکی هەڵەبووە. ئەوانە زۆر کە من قسەی منیش نییە. زانایانی ئەزهەری شەریفیش وایان وتووە. ڕێکخراوەکانی توێژنەوەی ئیسلامیش وا دەڵێن. تەنانەت یەکێ بێنە لە پۆلی نۆهەم بێت ئەوە دەزانێت. ئاینەکە بە ئامانج کرابوو بە شێوەیەک تۆ بانگەوازی ئاین دەکەیت لە ڕێگەی توندوتیژیەوە کە مرۆڤەکان لێی بەدوورن. ئێمە لە چ سەدەیەک داین؟ سەدەی پەیوەندیگرتن و یەکتری ناسین و توێکەڵاو بوون. تۆ لە ئەمریکایت. دەزانی ژمارەی مزگەوت لەم وڵاتە لە هەر دەوڵەتێکی ئیسلامی زیاترە؟ 11 سپتەمبەر وەرچەرخان و گۆڕانکاری زۆری بەدوای خۆیدا هێنا. بەشی خۆشی ڕق و کینەی لە نێو کۆمەلگادا خستەوە. تەنانەت ئازادی ئاینیش لەم وڵاتەدا ساڵانێکە لە ژێر پرسیاردا بوو. کەم نەبوون ئەو موسڵمانانەی کەوتنە بەر بەرداشی ڕق و کینە. ڕەنگە ئیدی کاتی ئەو ئاشبوونەوەیە هاتبێت. وەک مەسلەیەکی مرۆیی گوێ نادەمە سیاسەتی ئەو وڵات و ئەم وڵات، بەڵام ناتوانم گوێ نەدەمە مرۆڤایەتی و ژیانی منداڵ و ژنەکان چیان بەسەرهات. شارستانی وڵاتی کیوک و عێراقیان تێک و پێکدا ببینە ژیانی کۆمەڵایەتی ئەفغانەکان چی لێ بەسەرهات یان هەموو ئەو قوربانیانەی ئەمریکادای من ئەوە زیاتر پەرۆشیمە لە چاو ئەوەی کێ ئەو شەڕانەی بردەوە یان دۆڕاندی. ڕەنگە خەونی ناخۆشی ئەو گروپە تیرۆریستیانە ئەوە بێت مرۆڤەکان بێ جیاوازی بیرۆڕە لەم سەرزەمینە پێکەوە بژین. ئەزمموی دوو دەی دوای 11 سپتەمبەریش ئەومان پێڵێت لە مێژە ڕق و کینەی ئاینی لەسەر سندانەکان کەرتوپەت بووە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.